پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی پایانی دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير. صدق الله العظيم. بەناوی خدای بەخشندەی میهرەبان. بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەزیزانی بەرنامەی پەیامی دڵان، سەلام و ڕەحمات و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە ئەڵقەیشتری بەرنامە لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویستە بەردەوامە بین. بۆ ئەڵقەی ئەمجارە بابەتێکی زۆر هەستیارمان بۆ ئامادەکردوون کە لە ئەمڕۆی کۆمەڵگەی کوردەواریە زیادمەندبوونێکی زۆر لە تاک بە تاکی تاکەکانی کۆمەلگا دەگەێنێ و هەمووشمان پێویستان بەو باس و خواسەیە کە بریتێت لە مامەلەکردن لە کڕین و فرۆشتندا. لە خزمەتی پۆلێکی تر لە مامۆستا عزیز و خۆشەویستەکان لە خزمەتەوەی عزیز و خۆشەویست گەنگەشەی ئەو باسە دەکەین بۆی کە کڕین و فرۆشتنی شەرعی چۆنە، چۆن ئەوەی کە بتوانین کڕین و فرۆشتنێک بکەن هەم بەرەکەتی تێکەوێ هەمیش تێدا تووشی حەرام نەبین و تا لە دنیا بەرەکەتدار و لە دوا ڕۆژەشە تووشی سزا نەبین. لە قورئانی پیرۆز و لە فەرمایشتەکانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم چۆن باس کراوە ئەو زەرەر و زیانانە چین کە لە مامەلەی ناشەرعی دەکرێت لە ئەمڕۆی بازاڕەکانی با بڵێن موسڵمانان بەگشتی. بەناوی خۆمان وستافی بەرنامە بە خێراتێکی زۆر گەرمی ئەو مامۆستا عزیز و خۆشەویستانەکەی نیسانەوە زۆر بەخێر بێن و خوای گەورە پایدارتان کات. هەر لە دەستپێشی بەرنامە لە مەسەلەی کڕین و فرۆشتن، تایبەتمەندی کڕین و فرۆشتن لە ئیسلامدا لە خزمەتی مامۆستا ئەحمەدی شەریعەت دەپرسین ئاخۆ ئەو تایبەتمەندیانە چین کە لە کڕین و فرۆشتندا هەن لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كرين فرۆشتن دوو بابەتە، بابەتێکیان معنەویە کە لەگەڵ خوای گەورە إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای گەورە سەر و ماڵ لە ئینسانەکان دەکرێت لە ئینسانە موسڵمانەکان بۆی بەهەشتیان باتێ. ئەوەش چەند جار لە قورئانە دووبارە بەتەوە خوای گەورە ئەو ئیعلانی ئەو معاملەی کردووە لەگەڵ ئیمانداران. بەشی دووەمیان ئەو معاملەیە کە لە بازاری موسڵمانان ناکرێ، کە لە نێوان موسڵمانان ناکرێت کە لە هەموو شار و لا دێگا هەیە. لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە لەو پێشیشە بۆ دیارن باسی ئیسلامەکەین، لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم لە هەموو شار و لا دێگا لە هەموو شوێنەکە بۆوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر وەسفی ئەوانەی کردووە کە
معاملەکانیان کڕین و فرۆشتەکانیان بە گوێرەی شەرعەکەن لە شەرع دەرناچن بۆ بەرنامەی کە خوای گەورە بۆی داناون مەرجی کڕیار و فرۆشیار و فرۆشراوەکە و مەبیعەکە و هەموو ئانە مەرجیان بۆ دانراوە کە مەسەڵ عاقید ئەو کەسێک کە ئەوێ شتەکە عەقدەکەدا بمەزرێنە شتەکە بفرۆشێ بایع مشتری ئەبێ ئەو مەرجانەیان تیابێ یەکەمیان ئەبێ کۆیلە نەبن کە الحەمدوللا ئێستا کۆیلەتی نەماوە لە وڵاتی ئێمە لە وڵاتێکی هەر هەیە ئێستا شەر ئافرەت دەفرۆشن بەس بەناوی کۆیلە و نایفرۆشن پیاویش ئەفرۆشن بەناوی کۆیلە و نایفرۆشن بەڵام لە وڵاتی ئێمە نەماوە بە هەر حاڵ ئەبێ کۆیلە نەبێت چکە کۆیلە ئەبێ بە ئیزنی سەیدەکەی بێ یانەوە تا ئەگەر بەعزی حاڵەت هەیە لە زیمەی خۆیەتی و ئەبێ ئەو کەسە عاقڵ بێ شێت نەبێ ئەو کەسە باڵغ بێ مناڵ نەبێ ئەو کەسە ڕوشدی هەبێ چونکە جاریە باڵغ گەورەیە بەس ڕوشدی نییە چاکە و خراپەلێک زیان ناکاتەوە نازانێ معاملە بکات نازانە قازان زەرری لە چیە ئەو کەسێک کە کڕین و فرۆشتەکەکە ئەو کەسەی عەقدەکەکەن ئەبێ ئەو مەرجانیان تیابێ و تایبەتمەندێکە پەیوەندی هەیە بە کڕین و فرۆشتن لە ئیسلامە جا دوای ئەوە فرۆشراوەکە شتە فرۆشراوەکە بێت چەند بەرجێکی تیابێ بەتایەتی لەسەر مەزەبەکان دیارە بەعزێش فەرقیە یەکەمیانە بێت طاهر بێت طاهر لە مەزەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئەو شتە پاک بێ چونکە شتی پاک نەبێت سوودی لێ نابینێ کابرا سەگێک بەیەکی بفرۆشێ پەینێکی پێ بفرۆشێ بە قازانجی شێبێ پاک نییە ئەو کاتە زانەکانە فەرموون دروستە لە بەرامبەریان مقابلێک وەرگێ وەکو مەزەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ بەرامبەر وەرگێ بەس بەناوی لەفزی کڕین و فرۆشتن نا چونکە بەعزێ لە زانەکانە فەرمووە بێ ئیجاب و قبولی هەرتیاوێ ئیجاب و قبولی بە لەفزی بەیع و کڕین و فرۆشتن بڵێن ئیتر دوای ئەوە کە زانیان زانیانە بێ بە ئەرکێکی گران لە بازاڕە خەڵق هەمووی بڵێەوە پێم فرۆشتی ئەوە لێم کڕی ئەوە لا بدڵێن بە عینی معاملەکە بە عینی هەڵسوکەوتەیە کە لەگەڵ یەکیاکەن بری ئەو ئیجاب و قبولیاکەوێ بەڵام هیچێکە لەوانە ئەبێ ئەو مەبیعە ئەبێ هەبێ موجود بێ ینی لەبەردەستا بێ نابێ بڵێ وڵا مەسەلەن بێچووی ئەو حیوانێک کە لە سکیایەتی حیوانێکە لە بێچوویەکی لە سکابێ چۆن بیکڕن ینی لەبەرەوە بێ شتێک بێ کە بتواندرێ کە هەبێ شتەکە لەبەردەستا بێ و توانێت کابرا تەسلیم بکە و هیچێکە لەو مەرجانەی کە بۆ کوشتەکە هەیە بێ بتوانێت تەسلیم بیکە ئەوان نییە بێچۆکە لە سکی حیوانەکە جارە نییە نازانی چۆنە بێ دەرەچێ منارە بێتەوە چۆنە بەڵام جاری وا شتەکە هەیە بەس ئەم ناتوانێت تەسلیمیکە کەواتە بێن بە قدور و تەسلیم بێ ئەبێ بتوانێت تەسلیمیکە وەکو ئەوی کە بڵێ حیوانێکیان لێ بەرەڵا بۆچی پێ بفرۆشێ حیوانێکی ئاوارە حیوانێکی بەرەڵا و یان ماسیەک لە ئاوا مەسەلەن تەیرێک لە هەوایە ئەو تەیرە پێفرۆشی ئەوانە دروست نییە ئەبێ ئەو مەبیعە ئەو کەسە بتوانێت تەسلیمیکە و ئەبێ مەوانیعی تیان نەبێ مەسەلەن ئەموالی ڕیبەوی نەبێ قەرز نەبێ ئەبێ ئەو شتانە نەبێ کە مەسەلەن ڕێگایەکی حرام ئاگرێتەوە بێش ڕێگای حرامی تیان نەبێ هەروەها ئەبێ چەند مەرجێکی تیابێ کە ئێکیانوانە بۆ تەعبید بێت تەعبید نابێ معاملەیەکە بۆ چەند ڕۆژێک بەسەن بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ و بۆ سێ ڕۆژ و یان بۆ مانگێک پێم فرۆش یان دوای ئەبێ بە خۆمی بفرۆشیەوە ئیلا مەگەر بەیعی تایبەتی هەیە کە بەیعی فی الذمە ئەوانەیەوە جیایە غەیری ئەوە دروست نییە کابرا پێی بفرۆشێ بێ دوایی بە خۆمی بفرۆشیەوە کەواتە بێ بۆ تەعبید بێ نابێ بە مۆقەت بێ و هەروەها ئەبێ بتوانێت تەسلیمیکە ئەن یەکونە مەقبوڵەن یعنی بتوانێت تەسلیمیکە ئەگەر شتێک بە کابرا دەتوانایە نەبێ پێی فرۆشێ بەس ناتوانێت تەسلیمیکە چونکە کڕین و فرۆشتن بۆ دامەزێت کە کابرای کڕیار ئەبێ بتوانێت شتەکە وەرگێ کە وەری بگرێ ئەنجا بەیعەکە دامەزێ ئەبێ ئەو کەسەش کە پێی فرۆشێ بتوانێت تەسلیمی بکە ئەمانە تایبەتمەندی کۆمەڵە شتێکەش هەیە لە ڕاستیە کە بەعزێکیان زانەکان ئەفەرمون فەرزە و بەعزێکیان ئەفەرمون فەرز نییە وەکو کیتابەت مەسەلەن نووسین ئەو معاملەیە کە لای بەعزێ لە زانان فەرزە و بەعزێکیان ئەفەرمون فەرز نییە گوناحبار نابن مەسەلەن وەکو شاهید ئەبێ شاهید هەبێ کەوا پێی فرۆشتووە بۆی کە دوایی گیرگرفتیان بۆ دروست نەبێ بەشی زۆری مشکلەی بازار ئێستا لەسەر چییە لەسەر ئەو بابەتی معاملانەیە کە نانووسێ شاهیدیان نییە لە سەرەتا و هەردووکیان لە تۆ برا گەورە بە بەڵام دوایی تەماشاکەی وانە ئەبێ ئەو کڕین و فرۆشتانە بە ڕوون و ئاشکرا بن نابێ بە قسەی بە شێوازی بە لە یەکتر تێنەگەن یان دوایی بڵێ من بەبەستم نەبوو تۆ ئەوارەی
ئەبێ وابێ کە ڕوون و ئاشکرا بێت جوان هەردووکیان لە کڕینەکە تێبگەن هەردووکیان لە فرۆشتنەکە تێبگەن و ئەگەر ئەرز و ئاو و پارە ئوشتانە بێ بێ سنووری هەبێ نابێ بڵێ ئەرزێکت پێ بفرۆشم ئەبێ ئەرزێکی دیاری پێ بفرۆشێ دیاری کراو بێ ئەبێ ئەو شتە دیاری کراو بێ کە پێ فرۆشێ یان لە دیاری کراو بێ یان بڵێ ئەمە پارچەیە گەنمی زۆر هەڵدراوەتە بڵێ 10 تەنەکە لەوە پێ فرۆشم نەک بڵێ هەندێکت پێ فرۆشم ئەبێ ئەو مەرجانەی تیا بێ ئەوی کە تایبەتن بە کڕین و فرۆشتن لە ئیسلامە بۆی کە مشکلە دروست نەبێت اینجا ئەگەر بەرامبەرەکەی لێک بێ و زۆری مشکلی بازار ئیکڕین و فرۆشتن ئەم مەرجانەتیانە یعنی مەرجێ لەو مەرجانێتیانە دوایی بۆ ئەنەبێ بە کێرە و کێشە اینجا دوای ئەسنە لیژنەی فتوا و ئەگەڕن بەلای مامۆستایەکەەوەی کە حەڵال و حرام مەزانێ بزانێ خۆ ئەمە چۆنە و چۆن ڕازە بێتەوە هەشتێکیش بە خواری ڕۆی دوای بە زەحمەت ڕازە بێتەوە دەست خۆش بیا خۆم سێبڕێز بارەکەڵا بەڕێسمەوە سارزگار باس و بابەتی کڕین و فرۆشتن لە قورآنی پیرۆزە چۆن باس کرا بسم الله الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه البت يعني ديوي آبوري اقتصاد بانتايكي زوري هم لقرآن هم لحديث بيغمبر عليه الصلاة والسلام وهم لفقه إسلامي حتى حالتك قرآن مسألة تجارة بازرقاني كهالبد إنسان لبو كرين وفروشتن أيكا مقارنة أكا وهاوبشي أكا لمسألة جهاد كردن لبيناي خوا كأفرمي وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله وآخرون يقاتلون في سبيل الله كواتا بازرگانی کردن و گەڕان لەسەر زەوی لە بۆ بازرگانی یەکێکە لە عیبادەتەکان وەکڕین و فرۆشتن هۆکاری بەدەستهێنانی ماڵە ماڵیش لە ئیسلامەتی گرنگجێکی تایبەتی خۆی هەیە حتا لە قورئان مەسئلەی ماڵ بەرامبەر ئەکا بە حەیات ئەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما يعني مال يعني قوام و هەستانەوەی ژیانی تێدایە چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەلگا کەواتە ماڵ گرنگە بۆی یەکێک لەو مەقاصد و لەو مەبەستانەی کە شەریعەتی ئیسلام ئەی پارێزی هەڵبەت لە هەموو پێغەمبەرانەوە لە ئادەمەوە تا ئەگاتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێنجت تەرکیزی لەسەر ئەکا کە ئەی پارێزی یەکیان لەوانە مەسئلەی ماڵە کە ئەشی پارێزی بەدی وەک ئەی پارێزی لە ڕووی هەبوونەوە مەسئلەی کڕین و فرۆشتن و مەسئلەی ڕسق پێیاکردن و بە هەمان حاڵەت لە حاڵەتی نەبوونەوە لەوەی کە لێی بپارێزرێ لە مەسئلەی دوورگرتنی مامەڵەکران لە مەسئلەی ڕیبا و لە مەسئلەی غەش کاتێک کە ئەنجام ئەدرێ ئەو وەکو کۆی گشتی دیوەکە کە قورئان ئاماژەی پێ ئەکا بەڵام بە تایبەت لە بۆ کڕین و فرۆشتن خوای گەورە سوبحانه وتعالى لە قورئان ئەوەی یەکلاییکی دیتەوە کە بەیع و کڕین و فرۆشتن حەلالە بەڵام ڕیبا حرامە سل آيتي وأحل الله البيع وحرم الربا بطريقي دوم كلي والأجيل ياخذ يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين وقرآن أومان في أبي همو ما ملا ماليا كان كاتك إنسان بازرقانيا كأبي توثيق بكري بنسرية توا لهمو قرآن تمشاكا دريشترين آية لمسألة توثيق كردنو وباراستني مسألة معاملة لكرين وفروشتن يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوا حتى أجات أخوار أو لا برات يتواو أبي آياتي باشريش وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة كبراسي يعني بانتايتشي زورجنج أداتا ديوي كرين وفروشتن بهمان حالة مرزيك دا أنا لبو مسألة كرين وفروشتن أويج رزامندية كأفرمي يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم أبي أو تجارة كرين وفروشنا بابتي رزامندي تيدابي بهمان حالة لكرين وفروشتن بيمان أفرمي لبيوان ولشيشان أبي آقادار بن بهيج زورك نقص كمكريتي دا نبي كأفرمي وأوفوا الكيل والميزان بالقسط بهمان حالة غش فيل كردن لما ملو لكرين وفروشتن لقرآن أماجي بي أكابا حرامي كأفرمي ولا تبخسوا الناس أشياءهم لبوي هرزان فروشي بكي لي بكري ناوي بتاوى كم سيد بكري و ببازار بكري أو مالا كقرآن أماجي بي أكا الزوربة ولا بازار كان أو يقلج شانغاي كتيم بالي كقرآن ريقا بينادا مالي خلشي بكم سيد بكري بهمان حالة قرآن أماجي أوش أكا أفرمي أجر تجارة بازرقاني أكي نابلا خواي جورة سبحانه وتعالى لذكر خواي جورة جدولت بيخيتوا رجال لا تلهيهم
تجارة ولا بيع عن ذكر الله. يعني أوج بلا ما ملو لكرين وفروشتن ببارزري وهروها قرآن خالشتن لكرين وفروشتن ولا عقد قريب بستكان آما جبي أكا أفرمي يا أيها الذين آمنوا أوفوا بالعقود. هر عقد قريب بس يكتان كرت أبي مروف وفای هەبی بەرامبەر بەو عەقد و گرێ بەستی ئەوجە چ شێراکەتە چ مەسئلەی قەرزە و کۆمەڵێک ئەو لایەنانەی کە لەناو فقه ورد کرایە و باس کرایە کە قورئان و ئەساسیاتانی تێدا باس ئەکات. دەست خۆشی مامۆستا ڕزگاری بەڕێز مامۆستا سەربەست مامۆستا ڕزگار باسی کرد لە ڕوانگەی قورئانەوەی کە باس کرا، بەڵام ئەو وردەکاریانە چین کە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمدا هاتوون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام. ديالا بيغمبري خو عليه الصلاة والسلام كرحمة للعالمين، رحمتي بيغمبر عليه الصلاة والسلام لا همو بواليشي جيانا وبكردي زور بآساني وبشيري وبجواني. يكلو بوالنا بواري بازار وكرين وفروشتنا لكتب كاني سيريا بيغمبري خو عليه الصلاة والسلام كتشوية مدينة زوي دياري كربو مزقو زويشي دياري كربو بازار. چونکە بازاری مەدەیە بەدەست جوولەکە بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بازاری سەربەخۆی دانا و گرنگێکی تایبەتی پێداوە. لە گرنگترین گرنگی پێدانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە کڕین و فرۆشتن ئەوەیە کە زۆر کۆت و زنجیری دانەناوە بۆ بابەتی، یعنی چۆن بڵێ هێڵە گشتیەکانی داناوە بە پێچەوانەی عیبادەت. سەر لە عیبادەتە لە دەستنوێژە لای کەمی 20 سونەتمان هەیە، بەس لە کڕین و فرۆشتنا بەو شێوازە نییە. بۆ چونکە کڕین و فرۆشتنەکان ڕۆژانە لە فراوان بوونان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵی خاڵی داناوە. مهمترین شت لە بەیع و شیرایە لە کڕین و فرۆشتنە ڕازگۆیی و ڕوونیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی البەیعان بالخیار ما لم يتفرقا فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما وإن كذبا وكتما محقت بركة بيعهما. لا بخاري مسلم. أفرمي هەر کاتێک ڕیار و فرۆشیار ڕازگۆ بوون و ڕوون بوون لەگەڵ یەکترە. ئەم دووشتە زۆر مهمە. ئێستا ئەم دووشتە لە بازاڕەکانە کەم بوون بۆیە کێشە زۆرە. ڕازگۆیی و ڕوونی. خوای پەروەردگار بەرەکەت ئەکاتە ماڵیانە. بەرەکەت مەرج نییە بە زۆری بێ. ئەگەر چەندێ جار بە زۆریشە. عەشەرەی موبەشەرە زۆر زۆر دەوڵەمەند بوون. زۆر معجەب بووم بە دیراسەیەک لە بەراوردکردنی سەروەت و سامانی ماڵی عەشەرەی موبەشەرە ڕەزای خۆیان لەبێ. ئەو دە سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە موژدەی بەهەشتیان پێدراوە لەگەڵ ملیاردێرەکانی سەردەما ماڵی عەشەرەی موبەشەرە زیاترن. یعنی ماڵی عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزای خۆی لێبێ لە ماڵی ملیاردێرە ئەمریکیەکەی ئێستا زیاترە. پێوەرەکەی چێ ئاڵتون. چەند ئاڵتونی هەبوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف. چکە دیارە عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە وەفاتەکە هەر خێزانێکی 80000 دینار ئاڵتونە بە 4 خێزانی هەیە. بە هەر چوارەن یەک لەسەر هەشتی ماڵەکەیە بن. دراسەکەمە بەسم ئەوەیە بەرەکەت عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕۆژێک لە ڕۆژان نەبیستراوەلی ناڕوونیەکی کردبێ لە کڕین و فرۆشتنیا. کاڵێم عەبدوڕەحمان و نمونەیەک بۆ سەحابەی تریش ڕەزای خۆیان لێبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەگەر ڕاستیان نەکرد و شاردنەوەیان کرد، طبعاً ئێستا شاردنەوە بۆتە فەن لە بازاڕە. شتیوە بیستیمەوە یعنی زۆر سەیرە، یعنی نەکفەن ها بۆ بە هونەر یعنی بە فەن شتە ئەشارنەوە. ئەفەرمێ بەرەکەتەکەی نامێنێ. بۆیە ئەو خەڵکە جاری وای پارەیەکی زۆری پێ دڵی خۆش نییە. مناڵەکەی بە قسەی ناکەم، تووشی نەخۆشیە بێ، نازانێ سوودی لێ وەرگێ. بەرەکەتەکەی نەما خۆ پارەی زۆر پێ. بابەتی چتر لە کڕین و فرۆشتنە هەر لەم مەسەلەی ڕازگۆییە فەرمودەیەکی تریش بخێنمەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک چووە بازار فەرمی یا مەعشەرە توجار. ئەفەرمێ بازرگانەکان هەموو کۆبوونەوە و ئاوا چاویان بڕیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. فەرمی ئین التجار یبعثون یوم القیامة فجارا. فەرمووی بازرگانەکان لە ڕۆژی قیامەتە حاڵیان زۆر خراپە. لە ڕۆژی قیامەتە ئینسان وەک بڵێ بە تەمای بچووکترین شتی بۆ بێنن، چونکە ناڕەحەتە قۆناغەکانی قیامەت خوای گەورە بۆمان ئاسان. بەڵام فەرمووی ئیلا من اتقى وصدق وبر. سێشت بکە خوای پەروەردگار ڕەحمی پێکە. ئەو برایانی لە بازار کڕین و فرۆشتنەکەن ئەم سێشتە بکەن، لەخوا بترسن، پارێزکاری، ئاگایان لە چاودێری خوا بێ، ڕازگۆ بن و چاکەکار بن لەگەڵ خەڵک. بە تایبەت لە بەکارێنانی وشە زۆر مهمە. فەرمودەیەکی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى. ڕەحمەتی خوا
ئێمە جاری وا هەیە مامۆستایە کە بینین ئەڵێن ئەمە پیاوێکی باش ئەڵێن دوعای خێرمان بۆ بکە چکە ئومێدی خێرمان پێێتی دەی کڕیار و فرۆشیارەکان وەرن ڕۆژانە دوعای پێغەمبەرتان بۆ دێ عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ڕەحمەتی خوا لەو کەسەی کە کار ئاسانە زمان شیرینە لە کاتی کڕینە لە کاتی فرۆشتنە لە کاتی داواکردنی حەقی خۆی زۆر مهمە ئەوە جاری وا چی شتێکە کڕی لە بازار زۆر تووڕەیە کەسەکە جایسە سینە و پەندەیان هەیە سینەڵێگە نەزانی زەردەخەنە بکەی تیجارەت مەکە طبعا ئەوە زانی وڵاتی سین لە تیجارەت تا ئێستا چین و چۆن پەندەکەوە لە فەرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە زۆر گرنگە کڕیار و فرۆشتیار زۆر زمانیان شیرین بێ لەگەڵ یەکترە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لە چەند شتێکی دیار کردو و تەواو وەکوتم یعنی کۆت و زنجیری بازاڕی نەکردووە چکە گەورەی ئیسلامەکە لەوەی هەیە نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الغرر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی کردووە لە فریودان ئێتر غەرەری ڕۆژێک شتێکم کڕی لە پیاوێک شتێکی سادە ئاوها ئەوەی کە دای نابوو دوایە ئەوەی شوێ عەلاگەکەی منەوە شتێکی تر بوو پارەکەم دابیتم گردنە ئازابێ بەستم ئەم معاملێت دروست نیمە پێچەوانەی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وتی بڕۆ محاسەبەی حکومەت کە وتم حکومەت ئەچێتە قەبری خۆیەوە تۆ ئەچیتە قەبری خۆ تۆ ئەوەنەوە دەسەڵات هەیە لەوەیە غەشێکە لە من کرد ئەو عەرەبانیە غەشێکەکە بچۆ سەروتر بچۆ بازاڕی سەیارە معرەزی سەیارە غەشەکەی شێوازێکی ترە بچۆ دوکانێکی تر شێوازێکی ترە ئەوەی پێی بوترێ فێڵ هەمووی حرامە لە ئیسلامە بەڵێ چونکە بێڕێزیکردنە بەرامبەر بە مرۆڤ دەستت خۆش بێ وەجەزاک فەرمودەی ترت لاماوە بەڵام کاتمانەوە دەزانم دەست بەڵێ، خۆش بێ لە خزمەت. خودمان بورێ پشۆ گوەردەگرین لە لای کاک محەممەدی دەنگخۆش دواتر ئیدامەت دەین بە بەرنامەکەمان ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد مجدبا يوم اصطفيتو مجدبا يوم اصطفيتو عاشقاني توهر زندون تابد لابر ولايتو تلي شانت بيني شانداين آتني دوري دنيايتو آتني دوري دنيايتو ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد مجدبا يوم اصطفيتو مجدبا يوم اصطفيتو صاحب سيدا مولانا بوهم عالم مولايتو أمزيان سياي ظلماتا قرن بنوري سرايتو قرن بنوري سرايتو ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد مجدبا يوم اصطفيتو مجدبا يوم اصطفيتو شاد بيعك سيبد بيني هيئة سورة سمايتو بوك سبت زي حزونت تازي عزة لقايتو تازي عزة لقايتو ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد مجدبا يوم اصطفيتو مجدبا يوم اصطفيتو
ڕەبی دەست خۆش بی کاک محەممەدجان خی گەورە پاداش بە خێر داتەوە. بەڕاست دکتۆر خالدی زۆر بەڕێز نمونەی جوانی پێشین سەردەم لە کڕین و فرۆشتنە زۆر زار دەبینین و دەبیستین مامۆستایان بۆمان باسەکەنەوەی دەخوێنین و نمونە گەلێکی جوان هەیە لە بینی مسلمانان کە لە کڕین و فرۆشتنە حەقێک بەلای ئەو دابەدایتەوە فی سەبیلی ئەوەی کە هەم مەحەبەت و برایەتی و حەڵالێکە دروست زیاتر بلا مامەلەکەیان. بەڵێ بەنای خی بەخشندە و مهرەبان. طبعا دیارە مەعاملە و کڕین و فرۆشتن یەکە لە شتە گرنگەکانی ژیانی ڕۆژانەی ئینسان کە بەردەوام دووبارە دەبتەوە و تیجارەتیش پێغەمبەر صلی الله عليه وسلم تأکیدی لەسەری کردەوە خۆشی پێشی پێغەمبەرایەتی تیجارەتیشی کردیە وهانی خەڵکەکەشی داوە لەسەر تیجارەت و مەعاملە و کڕین و فرۆشتن و زۆر زەمی ئەوانەشی کردیە کە دەست لە خەڵک پان دەکەن و مەسەلەن بۆ خۆیان هەوڵ نادەن و جهود ناکەن و بەرەکەتی لە ناو کڕین و فرۆشتن و معاملات داناوە حتا فەرموویتی نۆ بەشی خێر لە تیجارەتدا یعنی ئینسان هەوڵ بدا تیجارەت بکا و مالیەیەکی چاک لە خۆی بەدەست بێنیتن. ئەمن پێم خۆشە تەرکیز لەسەر ئەو حەدیثەی پێغەمبەرکەم صلی الله عليه وسلم بەڵام زۆر خەڵک بەس لەفزەکەی لەبەرە سەبەبی ورودی حەدیثەکە باوەڕکەم بەقەت حەدیثەکە و بگرە گەورەتریش مهمە لۆچکە بەشێکی حەدیثەکەی تێدایە خلق لما عامله هم حديثي لبرم من غشنا فليس منا جاوبوا رواية شاتية من غش فليس مني لو لفظك من الفاظ عموما هر من غش هر غش شبكي لما مسلمان لغير مسلمان لهر يشيك ده او هر بغش حسابه هر غشيك بيتن او انسان انزامي ده ولا اورو بازار المسلمانات تماشاك لقى او حديثي پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم خوي تويت بازاري تماشاك كبرايا قن ميدفروشي پیغمبر صلى الله عليه وسلم دستي مبارشي لنا وقال مكانا دستي تربو فرمي ما هذا يا صاحب الطعام كابراي صاحب لو دستم تربو فرمي أصابته السماء يا رسول الله أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم باراني ليدايا فرمي أفلا جعلته فوق الطعام حتى يراه الناس أدلو لسر وداننا هتا خلق بيبيني بزاني أو ماليتو هنديشي ترى وهنديشي وشكا من غش فليس مني تتماشاك أو لفظيك كذا فرمي أفلا جعلته فوق الطعام حتى يراه الناس معاملة دبي خلق بيبيني بزاني كوا سرزات فروشي لو سروي باشو بنوي خرابة رزق فروشي أو سوزواتو ميوجاتو أو شتانا سروي همو باشا بنوي خرابة تخوا حيفني لنا وغير مسلمانان شتمان لوبي حموي دري بدرجة داندرا وبترتيب داندرا ووكو يكا لنا مسلمانش سرو بنو الكتري جوايز بي أتي وجناحني أدي وغشني أدي وفيرني لو خلق ذا ذكري برو ببينا إلا ما رحم الله لو بازار بقرب زانا آية شيء أو نشان دا كأوي بيغمبر قوتي صلى الله عليه وسلم كبواقعيشتك بخلق برو فيري لخلقناك لما بيني أصلي وعاديته ودري لما بيني كواليتي خرابته وضلي لما بيني أو ضلي ككابرا صندي لسمع عملات دخوة مع العلم بيغمبر فرميتي صلى الله عليه وسلم الحلف منفقة للسلعة بلا ممحقة للبركة بركتي نايلي لشد راست اشتد لو دفروشي صندت في اخبار بلام بركتي تيدا نايلي كواتب براستي معاملاتي او كذا تماشا ذكي يعني مسلمان ابي بقات او حدي هر حلال بي وحرام بي وغش بي وفير بي بيكا في غمرني في صلى الله عليه وسلم زمانك بسر امة مدادة دقوني مالي ورقري لا يدري ام من الحلال ام من الحرام نازاني او مال حلال يعني حرام اي قناحني بقات او استا زعما لسر حديثه شتيك بخين دو زور جوان سبحان الله قصيتي بقوت بو مالا دلي كابرايتي زولكا شوشتي لك المسلمان كري بلان بخوي لي وين ابو شاگردكاي لي بشاگردكاي دغو كبيم غوتي اوشتا اصلي بري اصلي او عادي بو بيبري عادي شتا عادي كاي بر باري اصلي كاي لي وغ شاگردكاي كصاحبكاي لي وين ابو غوتي بيدغو بكابراي بلي اوشتا عاديه ب 3000 درهم يدفروشين غوتي نا قلت له بيد نقو قلت له بروي جولك ابو ايش قلت لك 3000 كم بدي 3000 كي داي قلت له شي روي قلت له قافله روي سير رجل دو قافله كي روي ما شاء الله تاك ابراي جولك دي تو تاك لباس شوات كرجل شوا قلت بالي قلت او لباس ايمن بو بيان قلت يا عاديه امن بيد ظلم او اصليا نيه كتو كريتا اجو 3000 درهم كم له هنا اگر دتوي او باشا اگر ناتوي 3000 درهم كذا ده موزلك كمان بدو اجنا بزانه او اصليني وسعري شو اون دنيا طلعت لك كتا مشاكل قلت باش تكت بيقولون قلت يا قلت من سير وجه اللي يروي اجتماع
قلت مش سير رجل دوتوما قلت بز لبس قلت لبرو بيغمر فرمي صلى الله عليه وسلم من غش فليس مني او يغشي بكاله ايماني وزي ترسى سان كو غشي اللي يجمع عمله دكات اللي يجمع عمله سبحان الله رجل كاش قلت دابا مش بيد بريم امش هند خشي من ابو او 3000 داميه تزوير بو كابم دو با 3000 اصلي بدمي ما دام اندر راس قوي ما دام فيري لما عملات ناكي 3000 اصلي داي تزوير كي لي وقرتوا قلت اجا باشتي مهم تريشت بيبرم قلت باور بك مسلمان بم لسدست تو پیاوێکی ئەوەندە ڕاستگۆ بی ئەوەندە ئینسانێکی چاک بی لێک معاملەیە ترست هەبی لەوەی غەشی تێدا نەکەی یعنی حەیف نییە من ڕۆژی قیامەت لەگە کەسی وەکو تۆدا نەبم لەگەر ئەو جۆرە ئینسانانەدا بم ئێستا تەماشا دەکەی وەرە بڕۆ ببینە زۆر بە ئیعتیادی کابرا بە غەشی دەفرۆشی بە حەرام دەفرۆشی جا حەرامێکی کەمیشی بەبەردەکەوی ها ئەو جە بەرەکەتیشی نابی هەر مستڕیشە لەسەر مع العلم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە معاملاتدا ئینسان دەبێ سەهل بێ متەساهل بێ لێ بوردە بێ لێ خۆش بێ حتا دەفەرمێ وەکو لە صحیحی بوخاریدا هاتووە دەڵێ پیاوێک لە پێشی ئێوە معاملەی دەکرد قەردی زۆر دەدا خەڵکی کە وەختی قەردەکەیدا دەهات کابرا دەهات دەیگۆ نیتم دەیگۆ تجاوزوا عنه لعل الله ان يتجاوز عنه دلي خوش من بس خوالي ما خوش دبي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم خواي قوري لو عبد خوش بو بويك لمعاملات ده لخلق ده خوش ما شاء الله يعني تو تماشا دكي چن فضيلتي شي قوري پیغمبر صلى الله عليه وسلم لما لكي خوي بو كعب ده فرمي لقر بياوك مناقشه ولا مزقوتي دا دنگ ما برس كردو وقتم بارا كم بدوا پیغمبر سري دينا صلى الله عليه وسلم فرمي چي فرم قردار ما يا رسول الله وقتي هاتي نيدايتو فرمي انضع الشطره نیوەی لێ خۆش بە فەرمووی یا ڕەسوڵ الله لێی خۆش چەند ئیتاعەیە جوان دەکات چەند شتێکی جوان دەکات لە معاملە و کڕین و فرۆشتندا هی ئێمە ئێستا تەماشا دەکەی سبحان الله یعنی خەڵکەکە بەڕاستی لە معاملاتدا زۆر وێرانە یعنی ژیانی ڕۆژانەتە ئەتومنانی حرام نۆ دەبێەوە سەلەفی ساڵح ڕەحمەتی خوای لێ بی کە دەچوە دەرێ پیاوەکەیان ئافرەتەکە پێی دەگۆ نەصبر على الجوع ولا نصبر على النار والله تانين سبر بقرين لسبر سيتي ده بس ناتاني سبر بقرين لساقري جانم كاكا قناح تقاتي لقمي حرام ما ندي نتي كسابتك بكي او كسابتا حرام بي وقناح بي وجائز نبي زالوي براستي ايمي بيويست من بويا انسان تماشا ماليه خوي بكا او ماليه كديتا دستي حرام نبيت زور باش دست خوش ما وصبر خوي قرب پاداشاتو برس ما وصا حسن جوازي بازرگاني سراس وهل برستين بسم الله الرحمن الرحيم دووشت هەیە مرۆڤایەتی تێدا کەوتۆتە زۆر کێشەیەکی قوڵ و گەورە وا کەسێ بەرامبەری ئەم دووشتە لەو ئیمتیحانە دەربچێ هەموو گرەوی ژیانی بردوێتەوە یەکیان مەنسەب ئەویان پارە ماڵ سامان کەداری واشە متەلازمی یەکترن ئەوی لەبەر ئەو دەوێ ئەوی لەبەر ئەو دەوێ وی خۆی گەورە دەفەرمێت فلا تعجبك أموالهم ولا أولادهم إنما يريد الله ليعذبهم بها في الدنيا وتزهق أنفسهم وهم كافرون سبحان الله أما زوجك سرنجة أي پیغمبر عليه الصلاة والسلام سرسان مبا بو معلود صلاتي كهيانك وكاتي بنين رمزي دا صلاة بوا خواهي قورة ديوي بمدوشتا لدنيا عذابيان دا ولم دنياش بكافري سربنينو کەواتە دەسەڵات ماڵ ئەگەر نەتوانی بیناسی نەتوانی لەگەڵ یا تەعامل کەی بە مەشروعی پەیدای بکەی بە مەشروعی سەرفی بکەی تووشی کارەساتی گەورە دەکات نەگوناحباری بووی هەیە بێ باوەڕتکە چونکە بۆ کەسی دەسەڵاتدار زوڵم دەکات لەوانەیە ئەو زوڵمی خۆی پێ ڕەوا بێت کەسێ زوڵمی پێڕەوا بێ کارەساتە گەندەڵی دەکە لەوانەیە ئەم گەندەڵیەی خۆی پێ سیاست بێت پێ لێزانی بێت پێ عەقڵ بێت پێداهێنان بێت کابرا دزی دەکات ئەم دزیە خۆی پێ حەڵاڵە پێی وایە جۆرێکە لە منافەسەی اقتصاد و بەقووەتبوون و بەهێزبوون لە کاتێکدا بۆ بەم شتانە تۆ بێ باوەڕت بێ ئەگەر لێ بێ دزیت پێ حەڵاڵ بێ و گەندەڵیت پێ حەڵاڵ بێ و درۆت پێ حاکەوت وە نیە گوناحبار نییە پێت حەڵاڵە پێت ڕەوایە پێت وایە ئەمە ئازایەتیە لبابات اقتصاد ولبابات تعامل دەسەڵاتە باشە ینی بۆیە حقیقت ئەوەیە کە بۆی ئەوەی ئێمە سەرڕاست بین ئێمە خاوەنی ماڵ نین ئێمە مستەخلەفین وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه مالێکی حقیقی خدای تەعالایە
لەدەست ئێمە ماڵی داناوە بزانین چۆن تەسەڕف دەکەین لە ماڵەکەیە. سەرڕاستی ئێمە لەوەی عادەت دەکەین کە خۆمان بە خاوەنی ئەساسی و ئەسڵی ماڵ نەزانین، خۆمان بە ئەمانەتدار بزانین ئەمانەت پارێزراوە، غەش و خیانەتی تیان ناکرێ و دەستی بۆ نابڕێ. بابەتی اقتصادی تەغتیە ژیان هەموو مرۆڤایەتی کردووە، ئەوە گومان لەوەدا نییە. بەڵام هیچ کاتێ مرۆڤاتی ئەوەندەی ئەمڕۆ بەدەست اقتصاد هەراسان نەبووە، بەدەست اقتصاد و ئابوووریەکی درۆوە. تۆ بە نمونە بە عێراق وەربگرین لە 2000 لە پرۆسەی ئازادی عێراق و 2003 هەتا 2020 نزیکەی بە پێی لیژنەی شەفافی و نەزاهی عێراقی زیاتر لە 300 ملیار دۆلار بەزایەت چوو، بە هەدەر چوو. تۆ وەرە 300 ملیار دۆلار لە خزمەتی خەڵکا دایبنێ بۆ خەڵک سەرفی بکە. بۆیە ئەمە دەبێت بزانین لەسەر زەوی شتێک نییە بەناوی فەقیری و هەژاری، ئەوە ئەنزیمە و دەسەڵاتدارەکان فەقیریان کردووە بە کێشە و مەشاکیلی خەڵک. بۆیە زانان دەفەرمون دوو کێشەی حەقیقی اقتصاد هەیە. یەکێکیان ئەوەیە کەمی مەوارید، کەمی سەرچاوەکانی داهاتی ژیان کە ئەمە لەسەر زیا وجودی نییە. شوێ دەڵێ کە نمونە ئەبە ئەفریقا بێنەوە کە زۆر فەقیرە، بەڵام ئەفریقا بۆ ماوەی 500 ساڵە فەڕەنسا بەشێکی زۆری دیت کردو، ئێستاش لە ئازال پارە بۆ چواردە وڵات لە ئەفریقا چاپ دەکات و کاغەزێکی وێ دەڵێ پارەیە، لە بەرامبەران نەوت دەبا، زرعات دەبا، وڵات دەبا، هەموو شتێک دەبا لێ حاڵی. کەواتە لەو کاتەشا کە ئاپۆڕایی خەڵک لە خودی واردات زیاتر بێ، ئاپۆڕایی خەڵک ئەوەندە زۆر نییە. هەتا ئێستا من ئەو ڕۆبایانی داتاکانم خوێندەوە مرۆڤایەتی 8 ملیار و ڕوبعێک 250 ملیۆن، بە دڵنیایی نەک 8 ملیار 80 ملیارش ئینسان لەسەر زەویە هەبێ، ئای گەورە زەویەکی دەوڵەمەندی بۆ ئێمە داناوە. ئینسان دەتوانێت بەس لە تاقەی شەمز کارەبا بۆ هەموو زەوی دابنکە، دەتوانێت بەس لە با کارەبا دابنکە، دەتوانێت بەس لە ئاو کارەبا دابنکە، کارەبا مای تەقەدوم و پێشکەوتنە. بۆیە کە باسی سەرڕاستی دەکەین بە حەقیقەت ئەوەیە کە تۆ خۆت بناسی ئیشەکەت چییە و ماڵ بزانی ماڵ مهمەکەی چییە. ماڵ زۆر مهمە، دینداری و دنیاداری بە ماڵ دەکرێت. ئەم مزگەوتە بە ماڵ کراوە، زەکات بە ماڵ دەکرێت، قوربانی بە ماڵ دەکرێت، حەز بە ماڵ دەکرێت، سەدەقات بە ماڵ دەکرێت، بەخشندەی بە ماڵ دەکرێت. ئەو زەکاتەی کە پێویستە بیدەین ساڵانە یان وەرزی ئەو ماڵی پێویستە. ئەو ئینفاقی کە پێویستە ئێمە بیکەین بابمان، داکمان، مناڵمان، ئەو کەروێشکەی کە بە خەوی دەکەین، ئەو تێری کە بە خەوی دەکەین، ئەو ئینفاقە واجب بە ماڵ دەکرێت. سەدەقاتی تەبەڕوعی بە ماڵ دەکرێت، جیهاد بە ماڵ دەکرێت، ئیعلان بە ماڵ دەکرێت، خانوو بە ماڵ دەکرێت، ژیان بە ماڵ دەکرێت. وەکو مامۆستا ئاتەکەی خوێندەوە ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. قیامە بەڕاستی. بۆیە هەر کەسێک بتوانێت لەگەڵ ماڵە جوان تەعامل بکات بەڕاستی گرەوی ژیانی بردوێتەوە. کەسێک لە بەرامبەری ماڵ و مادەیە ماڵ لەگەڵ منسەبە بە چۆکدا بێ بە حەقەت ژیانی دۆڕاند. دەست خۆش مامۆستا، خی گەورە پاداشتاتەوە. بەڕێز مامۆستا تاهیر، دەزانم ماوەکەش کەمە، بەڵام ئەوەی کە پرسیاری لە بزناتان دەکەم کاتێک زۆرتر دێ، بەڵام بە کوشتراوی پێیان بڵێ ئەو زەرەر و زیان و لێکەوتە خراپانە چی کە لە مامەلەی ناشەرعیدا وەدەستێن؟ هەر شتێک کە خوا حەڵاڵی کردووە بەرژەوەندی مرۆڤی تایە بۆ دنیا و بۆ قیامەت. هەر شتێکیش خوا حرامی کردووە ژیانی مرۆڤی تایە هەم لە دنیا و لە قیامەتیشا سزای ئەو شتە خراپە کە بەکاری هێنێ و ئەی کڕێ و ئەی فرۆشێ یەخی ئەگرێ. بۆیە خوای پەروەردگار وەکو مامۆسایان ئاماژیان پێکرد زۆر شتی دیاری کردووە. یعنی حەڵاڵ دیاری نەکراوە لە شەرعا، حرام دیاری کراوە. حرامەکان کەمن، حەڵاڵ زۆرە. جا لەوانە مەسەلەن مامۆستا سەربەز هەندێکی باس کرد، ڕیبا حرامە بۆ نمونە لە معاملاتە، نەجەش زەمکردن. مەسەن یەکێک معاملەی سیارەیەک دەکا خەریکە ڕێکەوێت لەگەڵ خاوەنەکەی، یەکی ڕوا لەو لاوە ئەڵێ من 50 وەرەقە زیاتر تەمێ، جاری وایە مەبەستیشی کڕین نییە، پێڵێن بازار تیشکردن، یعنی بازار خۆشکردن حرامە. مەسەلەن لە بازاری سیارە و ئاڵتون و ئەوانە دەرچین چین بۆ لادیەکان، پیاوێک مانگایەکی هەیە، مەعزەرەتم بێ، چێرێکی هەیە، یەنێتی بۆ بازاڕی فرۆشێ، بەیانی نایدۆشێ،
ناڵە گوێرەکەکەیشی بیمژە شیرەکەی گوانی ئاوسێ بێتە بازار خەڵکی پێ ئەخەڵەتێنێ ئەو حرامە. مثلەن یا هەندێک هەبوون من بە ئەوە بە عملی ئەوانەمان بینیوە چونکە ئەهلی ئەوە بووین هەیە ئاوخێ ئەیاتی ئاوخێ بەو مەڕە بەو بزنە بەو مانگایە خوێاوی ئەداتێ بۆی ئاوی زۆر بخوا و باوسێ ئەمانە هەموو فێڵن پیاوێکی فەقیری نەخوێنەوار ئەو فێڵانەکە جاوەرە بڕۆ بۆ ئەم بازاڕە گەورانەی جیهان و ئەمانە ئەمە ئەم کاسپی حرامانە زەرەری زۆرە بۆ کەسەکە کە ئەیکا وەک مامەسایان فەرمیان جارێ بەرەکەت نایەڵێ دووەم متمانە نایەڵێ ڕێزم هەیە درۆزن هەر یەک جار یعنی پەتی درێژەی تر پەتی کورتە یەک جارە توانێ خەڵک خەڵەتێنێ دوایی ناتوانێ ئەوانەی غەش و خیانە دەکەن لە خەڵکی با جارێ دوان کردی بۆ معاملەیەکی کەم بەس لە بازار سمعی نامێنێ لە دین خوای پەروەردگار ئەوە فەرمی لعنەتی لێکا و پێغەمبەری خوا فەرمێ لە من بەریە و هەموو ئەوانە اینجا هەندێک زەرەری جدی مەسەلەن تەفەکوکی ڕەوابط ئیجتیماعی زوڵم و غەش و ئەوانە متمانە نایەڵن ناو کۆمەلگا متمانە هەڵەوەشێ ئەڵێم لە دوکانی کێ لای ئەو معاملەیەکەی با بە قۆڵ بڕیوەکەوە نییە لە دنیا ئیتر بازار وای تۆ نازانی بڕوا بە کێ بکەی دووهەم هەژاری و ستەم احتیکار و ڕیبا ئەمانە گیرفانی هەژارەکان دا ئەچۆڕێنێ کاتە گیرفانی دەوڵەمەندەکان لەبەرەوە کابرای فەقیر قەرز دەکات ڕیبا بەرەگرێ دەی دوای ئەبێ بەژێر قەرزێکەوە تا وەختی خۆی بوون بە کۆیلە خاڵێکی تر فەسادی ئەخلاقی هەندێک بەیع و معاملە زەرەری سەری لەوە دەرەچێت فەسادی ئەخلاقی ناو کۆمەلگا دروستە بێ دووەم ڤیاع البەرەکە بەرەکەت نامێنێ کە غەشی کرد کە فێڵی کرد کە سوێنی درۆی خوارد بەرەکەت نامێنێ لە معاملەکەی اینجا فیتنە و ڕقوکینە لە بینی خەڵکا دروستە بێ کابرا سارێکی فرۆشتە بە یەکێک بە حکمەوەی هیچ بۆ یاقی پێوە نەبێ وەختی ئیباتە ماڵەوە یەکێکی شارەزایەکەەوە لی درا ئەوە چی ئیتر لەوانەیە شەڕ دروست بێ لەوانەیە کێشە دروست بێ ئەمانە هەر بۆ دنیا ئیتر قیامەتەکەش با بوەسێ کە خوای گەورە چیەکە لەو خەڵکە جا ئەڵێ حەلی ئەمانە چیە حەلی ئەمانە التعلم والفقه حەزرەتی عومەر خوای لێ ڕازی بێ ئەی فەرموو هەر کەسێ فقی معاملاتی نێنێتە بازاڕەکەمان معاملە بکە هەر کەسێ فقی معاملات نەزانێ نابێ بێتە بازاڕەکەمان معاملە بکە ئێمە ئەو زەرەرەی ئیمڕۆ لە بازاڕە ئێمە مەستا هەمووتان نەزانن لە هەولێر لە هەڵەبجە لە سلێمانی لە کەرکووک لەکوێ پیاوێ پیا ئەبێ 500 دەفتەرکۆوە کاتەوە لە خەڵکی ئەڵێن ڕای کرد پیرەژنی وا هەیە لەواچێ 10 جار زەکاتم دابێتێ ئەڵێن وەڵا 5 دەفتەریاوەتێ ئێ بۆ وەڵاو توێتی 5 دەفتەرم بۆ بێنە هەموو ماڵ لە ماڵی خۆ بخەوە هەموو ڕۆژێ 5 وەرەقە لە ژێر سەرتە ئەمە ئەم درۆ و ئەم چاواشەکاریە کە لە ئەم کۆمەلگار ڕوو ئەدا لە هیچ شوێنیە یەکێتە لەو معاملانەی بیستوتانە مەسەڵەن بازرگانەکانی کوردستان دانەدانەیەکیان من ڕێزم هەیە بازرگانی زۆر بەڕێزمان هەیە بازرگانی زۆر لە خواترسمان هەیە ئەڵێ ڕۆشتەوە بۆ سین و توێتی گڵۆپێکم بۆ دروستکە 2 ساعتیشکە 2 ساعت وتوێتی بابە بۆ کێتەوەم بۆ دوژمن تەوە توێتی نەوەڵارێ من لە وڵاتی خۆمانی فرست ئەمە یەکێکە ڕۆشتووە لەوێ یەکێ لە معاملانەی کردووە دوایی لەگەڵ کابراسینەکە بردیتی بۆ مەطعامێ گۆشتی بەرازیان بۆ داناوە توێتی وەڵام من گۆشتی بەراز ناخۆم حرامە لای ئێمە توێتی بیخۆ ئەو معاملە تۆ کرد شتە ئیسا کڕی و ئابە و مواسەفاتە ئەم گۆشتی بەرازە لەوە گوناحی کەمترە سینەکە پێیوتوە بەس بۆ تۆ زەرریە سینیەکە پێیوتوە ماوەستا کابراایکی چینی بە کوردێکی بە دەوڵەمەندێکی دۆهۆکی هەولێری سلێمانی گەرمیانی هەڵەبجەی بڵێ ئەو کەی معاملەی توێکی لەگەڵ میلەتی خۆت یعنی دەوڵەمەندەکان بازرگانەکان من بە ئێوە هەڵێم چەندان دەفتەر دۆلار زەرەرتان کرد سەبەبەکەی چییە لە خوا نەترسان فێڵکردن چاواشەکاری تێر نەخواردن قەنەعەت نەبوون ئەخیری قسەکەم دوو کەلیمەی بچکۆلێ ئەو مامۆستا غەفوورەی باسم کرد ئەوەی وتی چوم لای پیاوەکە ئەمرد قسەم بۆ کرد زین و بوویەوە من و ئەو لە ئێران بووین لە دوای کیمیا بارانەکە بەتاڵ بووین وتمان با کاسپێ بکەین پارێشمان پێ نەبوو چوینێکی گونەیەکمان هەڵگرت و چون دەستمان کرد بە گوێز کڕین لە کاتێکا گوێز ئەتەکیانن دەدارەکەی ئیتر 2000مان کڕی فرۆشتمان کردمان بە چوار کردمان بەش کردمان بەدە دەی بەم جۆرە هێنامان ڕاجارێک
مامۆستا غەفوور چوو معاملەی کرد بنازم 160,000 گوێزی کڕی بوو منش خەریک بزیێ ڕێ بکەم وتم ئەمە چی کرد وتی وەڵای تر کڕیم خەریک و گوێزەکە بێ بەزەرە ڕۆژێ پیاوێ لە کرماشانەوە هات زانی ئێمە گوێزمان هەیە و کاقڵە گوێزمان هەیە لێی کڕین مەبلەغێکی لێکردین ئەو کاتە دیناری عێراقی قیمەتی زۆر نەبوو تمە زۆر بە قیمەت بوو بای 50,000 تمەنی ئێرانی لێکڕین وڵا باری کرد لە پیکابەکە ویستی بڕاوتم بۆسە مستەفا بۆ کێ ڕووی وتی ئەی ڕۆم پێنجشەمە پارەکەتان بێنێت وان نابێ وتی ئەی کاغە فرادی دەفتەرەکە و دەربێنە جا کاغەفور خەتی زۆر خۆشە کاتویستانەوەی ئەڵە بجە بوو وڵا دەفتەری دەرێنە وتی وە چیەکەی وتی وڵا ئەی نووسین وتی بۆ نامبەی بۆ ئیدارەی سەبت ئیداریانی بۆ تاپۆ وتم کاکە ئێمە مەعاملە واکەین ئەبێ بنووسین لە ڕۆژی ئەوەنەی ئەوەنە تاهیر و غەفور ئەوەنە گوێز ئەوەنە کاکڵیان فرۆشت بە کاک مستەفا ئەوەنەی پارەی ئەوەنەتی ئەوەنەی ماوە بە قەراری ئەوەی ڕۆژی پێنجشەمە سەعات ئەوەنە بۆمان بێنی وتی کوڕێویست ئەڵی تا ئێستا بازارتان نەبین نا ئێمە بازارمان ئێمە مەلاین خەڵک فێری معاملەی دروست دەکەین وەڵا ئیتر وی کوڕێوتی حاجی تۆفیق برامە لەگەڵ چین بە دوکانی حاجی تۆفیق وتیەوە برامە وتمان دەیتر تەواقعی ناکەم مادەمەوە شایەتی بۆ ئەدا براتەوانە ڕۆژ پێنجشەمە نەهاتۆ جومعە هاتۆ پارەکەی هێنا وتی داوای لێبردنتان لەکەم سزنێکمان هەبوو چوون بۆ مواجهی سزنەکە دواکەوتم بۆیە درەنگ هاتم پارەکەی تەسلیم کردی ژماردمان وتم کاغەفور وەرەقە دەربێنە وەرەقەی دەرهێنا خوێندیەوە شقاتەیەکمان لێدا وتم کاک مستەفا زەرەرمان کرد وتی مامۆستا بەڕاستی هەرچی زەرەرەکەین لە بازاڕ ئەوەی ناینووسین ئەوەی شاهید ناگرین ئەوەی لە گوێی خوا ناکەین بەڕاستی ئێوە فێر منتان فێری معاملەیەکی جوان کرد خوا لە گوناهمان خۆش و عاقبەتمان خێرکە خی گەورە پاداشداتەوە خۆش زۆر سپاس مامۆستا سپاسی هەمووتانەکەین خی گەورە پاداشتان داتەوە بەرکەت کاتە علمتان ئینشاءڵڵا هەر لە کۆتاییە کەمتر لە خولەشێک لە لای دوو مامۆستا ئەحمەد دەست پێ دەکەم کۆتاوتەی جەنابتان سەبارەت بۆ باسێک ئێمە لە بۆ بینەران باسمان کردچین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تاجیر ڕازگۆ لەگەڵ پێغەمبەرەکان و شەهیدەکانە هەر ئەوەندە بەسە کە کەسێک عەقڵێتی ئەوەی هەبێ کە شت دەکرێ فرۆشێ خەڵقە چێ بۆ جیهاد و ماڵ و مناڵ بەجێ 10 ساڵ و 20 ساڵ لە سەردەمی زووە خەڵقێک زۆر خۆی ماندووە کە بۆی کە خوا لێ ڕازی بێ ئەنجا ئەشترسێ خوا لێ ڕازی نەبێ هەر بە کڕین و فرۆشتنەکەی بازار هەر بە دوکانداریەکەی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ڕاستکە لەگەڵ خوا و لەگەڵ خەڵق لەگەڵ پێغەمبەرەکان و شەهیدەکان حەشر دەکرێ خوای گەورە لەگەڵ ئەوەندایەنێ بارەکەڵڵا دەست خۆش بێخوا بەڕاست مامۆستا سەربەست کۆتاوتەی جەنابتان دیارە ئێمە هەمومان لە تاقیکردنەوەیین تاقیکردنەوەکان ئەکرێ بکرێنە فرسەت و هەلێکی باش بۆ چون بۆ بەهەشت بکرێتە دەرگای بەهەشت بکرێتە دەرگای دۆزەخ خوا پەنامانە هەموو ئەو برا بەڕێدانی تیجارەت و کڕین و فرۆشت نەکەن ئەگەر ئەوەی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام داوایان کرد و جێبەجێیکەن بە حەڵاڵی پەیایکەن بە حەڵاڵی بیبەخشن بەهەشت بۆ خۆیان مسۆگەرەکەن بە پێچەوانەوە ئەگەر چوون بۆ حەرام فەرمانی خوا و پێغەمبەریان شکان عەلەیهی سەڵات و سەلام هەر پێش قیامەت لە دنیای بێ باجەکەی بن چکە بەشێک لە کەسایەتی ئینسان پەیوەستە بە کڕین و فرۆشتنەوە ئێستا زۆر موسڵمان هەیە کە خەڵک خۆشی ناوێت لەبەرەوەی لە کڕین و فرۆشتنەکەیە ڕاست نییە خوای پەروەردگار لە هەموو لایەک خۆش بێ دەستت خۆش بێخوا مامۆستا تاریوتت هەیە وەڵا ئەڵێم بە برا بازرگانەکان ئەڵێم بە دوکاندارەکان ئەڵێم بە خۆمان ئەڵێم ئەبێ ئاگامان لێبێ ئەوەی پیاەکەین ئەگەر بە حەڵاڵی پای بکەین وەکو مامۆستا فەرمی من ئەینە اکتسبه وفيما أنفقه دوو پرسیاری هەیە ماڵ ئەگەر بە حەڵاڵی پایای بکەی و حەقی ماڵ و مناڵ و خزم و دەرودراوسێ و حەقی خوای لێ بدەی دوای ئەگەر بێ بە زەرەریش تۆ مەئجووری خێری بۆ ئەنووسرێ بەس مصیبەت ئەوەیە بە حەرام پایای بکەی دوایی دزێ بیبا یا لە بازاڕە بێ بە زەرەر خۆتێ هەڵدانی ئەو خەش و خیانەتە هەر ماوە لە قیامەت حەسرەتەکەی هەر ماوە لەبەرەوە ئەو کەسەی کەوا باوەڕی بەخوا هەیە وەڵی 1000 عەمرە بکەی 1000 حەجکەی 1000 مزگەوتی ئاوا دروستکەی مادەم حەرام بێ دینارێکی خەڵکی لە لابێ لە کۆڵی نابێتەوە دینارێکی خەڵکی مسقالە زەڕی خەڵکی لە لابێ لە کۆڵی نابێتەوە نە بە حەج و نە بە عەمرە و نە بە شەو نوێژ لەبەرەوە خۆتان لە ڕووی مادیوە ماڵی خەڵک مەخۆن و حەقی خەڵک مەفەوتێن بۆی خوا عەفوتان کە وەسەلام عەلەیکم یعنی تو دەڵێ هەر لوقمەیەکی حەرام کە بخورێ ئیلا ئاگر پاشی دەکاتەوە تەواوە دەستت خۆش بێخوا خۆمان پارێزی بەڕێز دکتۆر خالیجانت کۆتاوتەی جەنابتان بەڵێ وەڵاهی من یەک ئامۆژگاریم هەیە لەو کەسانی کڕون و فرۆشت نەکەن خاصەتەن بازرگانەکان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو بازرگانیە دائیمەن لەغو قسەی خیلاف و جاری وا هەیە درۆ و ئەو شتانەی تێدا دەکرێت دەفەرمێ فەشوبوه بالصەدەقە ئێوە تێکەڵیکەن لەگەر سەدەقە واتە خێری بکەن جا من عەجیبم لەوە دێ ئێستا بازرگان هەیە خێری دەکا بەس ئیوە هەیە ئەوەندە نەکبەتە درۆژ دەکا و خێریش ناکە
خلافیشی تێدایە و گرفتیشی هەیە و خێریش ناکە هەر لای کەم وەکوی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم وأتبع السيئة الحسنة تمحها خۆ ئەگەر گونای حیشت کردوی بەڵام سەدەقەی زۆر بکە سەدەقە کاریگەری و تەسیری زۆر هەیە جا لۆ تطبیقی ئەو حەدیثەی لەیثی کوڕی سەعدمان هەیە یەکە لە فقها هەرە گەورەکان ڕەحمەتی خوای لێبی و معاصری ئیمام مالکە پیاوێکی تاجر بوو و یەکیش بوو لە فەقیه هەرە گەورەکان سبحان الله یارمەتی عالیمەکان خەڵکەکە فەقیر هەموو کەسێکی یارمەتی دەدا یعنی یەک لەو قسانەی کە زۆر پێی معجەبم کە یەکەم تازیرە باوەڕکەم لە دنیایەدا ئەو هەبە و شێوازەبی دەیفەرموو لە ژیانمدا زەکاتم نەدایە یعنی ئەو قسەیگە لە بەقووەتە یعنی نەمەهێش ساروەر سوڕێتەوە پارە بگات و ئەو حەدەی کە من زەکاتم کەوتە سەری تۆ تازیرێکی ئەوەندە گەورە کاتێک زۆریشی هەبووە زۆری هەبووە باخیرێ هەبووە لەناو ئاوێ پێدەهات و دەچوو یعنی تیجارەتی هەنجینی دەکرد یعنی حتا لە یەجێڕنۆ جارێک تەڵەبە دەفەرمون ئافرەتەکە جامەچی نابگوتێ و جامێک هەنجینم ئەگەر بدەی دەرێت چاوی جێڕە گوتێ تەڵەبێک یەک گۆزە هەنجین گوتێ ئەو هەمووی لۆی ببە گوتی قوربانەوە دەرێت جامەکەم دێ گوتە لە قەدەرە خۆی داواداکەمش دەبێت قەدەرە خۆم بیدەمێ ئەجا لۆی بەڕاستی ئێوە سەدەقە بکەن ئەو سەدەقە و ئەو ئەجر و پاداشتا وەد لێ دەکە ئەگەر شتێک شت گوت بیان هەبی لە معاملەکەتدا گرفتێک لە بۆ دڕەش بکاتەوە خۆشبی با پاداشتەوە مەسای بەڕێز ڕێزمان سارزگار کوتاوتەی جناتان واللهی ئەوی ئەم هەمومان ئەوە بزانین بەتایبەت ئەوەی کە بازرگانی ئەکا مەسەلەی بازرگانیکردن عیبادەتە ئەنی بە پەرستش حاڵی بیکو ئاگاداری نوێژەکانی ئەبی یان ڕۆژی ئەبی بە هەمان حاڵەت ئاگاداری کڕین و فرۆشتنەکان بی دینی خۆی بە دنیا نەدا کە بەداخەوە زۆر جاروای لێ هاتێ ئیوا هەیە دینی خۆی بە دنیای خەڵک ئەدا ئەوە زۆر لەوی موسیبەترە ما پارێزی دەست خۆش بێخۆ ڕێزمان ساسن کوتاوتەی جناتان وقد فصل لكم ما حرم عليكم حرام مفصلة توين لحوت خالك ويكن هم كاز بيزاني بلا عمل لكي سخته اش تبكيوتا توارشوي الربا توارشوي قمار توارشوي غش كش غش زيادة لصد معاملة لإسا زيادة دقريتها أروها هشتك كبيز بيت هشتك كعدم المنفعي يسو ليشين بيت وهشتك كمكرم بي وكو إنسان بازرقاني بيناكري وكو هشتك مقدس بي بازرقاني بمزقود ناكري بقرآن ناكري بكعبة ناكري يدي لو بولاوة أو يترهمي حلال يا خود استان خوش بي خواهی گەورە پاداشی بەخێرتان داتەوە باسەکەمان زۆر هەستیار بوو لەبەرەوەی ئەمڕۆ لە کۆمەڵگەی کورداری خۆمان بە تایبەتی کڕون و فرۆشتن غەل و غەش و فێڵی زۆری تێدایە هەم ئەوەی کە ماڵەکەمان حرام نەبێ تا بەرەکەت نەمینێ و هەروە لە قیامەتیشە ئاگر پاشی نەکاتەوە خواهی گەورە پاداشتان داتەوە بەرچاوڕوونێکی زۆر باش بوو دەستان خۆش بی بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەرنامەی ئەمجارەشمان بە پەیان گەیشت خوازیارین کە توانی بێتمان بەرچاوڕوونێکی باشمان دابێتە ئێوە بۆ ئەوی بتوانین هەم بازاڕێکی ساغڵەم و صاف و چاک و پاک بکەین بۆی ڕسقمان حەڵال بێ خوای گەورە بەرەکەتی تێکە تا بێگەشتەمان لە ئاڵقەشتری بەرنامەی پەیامی دڵان بە خوای گەورە سپاردن وسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.